ئەوەنی ئەم دیکە سوتاوە دوێنێکە ئەم بارەی من بوو کە مەرزی باشمان خۆ هێنام بەبێ ئەوەی هیچ ژنێکی بێتە نەری بێتە سەر ئەم بارەی من کە زانەکە لە تەندروستیا دەرەچێت یەکسەر لیژنەیشان بۆ دەرکرد دوای غەرامەکردنی بارەکە و ئۆتۆمبیلەکەم بارەکەشم لە حکوومەت کڕیەوە کە ئەوەی کە زیینووە بتوانم دەری بێنم نەسووتێن بێت بەڵام دواتر لیژنە هاتە سەری لیژنەی ئاسایش و لیژنەی دەواازە و لیژنەی گومرچی باشماغ لەگەڵ پۆلیسی گومرچی باشماغ هەستان هیچێک لەو کارمەندانەی گومرچی باشماغ هەستا بە دەبێ بانزین ئەم بارانەی سووتان ئەم جوستکانەی بەرزینگی سووتان بەبێ ئەوەی هیچ ڕەچاوێکی دینی ئیسلام بکات هە بەزمی ئەم جوستکانەی سووتان بوو زیاتر لە بایی 150 وەرەقە بوو ئەم بارەی من ئێستا داواکارم لە حکوومەتی هەرێم بزانم هۆکاری چییە ئەم جوچکە ئاوا سووتێنێت ئەگەر هۆکارێکی ئەوەیە کە لە ڕووی تەندروستیەوە ئەم جوچکانەی من کێشەی تەندروستیان هەیە ئەم جوچکە لە وڵاتی ئێران ڕێگە پێدراوە لەبەرەوەی هەتا 72 سەعات لیژنەی بۆ دەرکراوە لیژنەی تەندروستی هەمیان سەلامەتن هیچ جۆرە ڤایرۆسێک هیچ جۆرە نەخۆشی پێوە نییە لەبەرەوەی دەرزی مەناعیان لێدراوە و بۆ قاعەکانی لای خۆشمان بۆ قاعەکانی هەرێمی کوردستان تەنها ئەم جوچکە ئەتوانێت لەناو قاعەکانی خۆمان بمێنێتەوە ئەو جوچکێشەکە لەناو خۆی هەرێمە بەرهەمەیەدرێت جوچکەیەکی زەعیفە توانای مانەوەی نییە لەناو قاعەیە بەڵام ئەم بارەکە من هێناومە ئێستا داواکارم لە حکوومەت لەلایەنی پەیوەندیدار هۆکاری چییە یعنی سەبەبێکە ئەم جوچکە ئاوا سووتێن بێت بە زووترین کات داوا لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمەکەم لە لایەنی پەیوەندیدارەکەم بە زووترین کات چاوێک بخشێنەوە بەم بڕیارە